بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەوروپا و دروستکردنی ترسی ئەو بڵاوبوونەوە لەلایەن دەسەڵاتدارانی ئەوروپا، ئەو دەستەواژەی کە پێی دەگوترێت ئیسلامۆفۆبیا. ئایا ترس لە بڵاوبوونەوەی ئیسلام چییە لە جیهاندا؟ ئایا ئەوە وەهمە دروست دەکرێت بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام، یاخود بە فعلی و بەکرداری ئاینی ئیسلام مەترسیە لەسەر ژیان، مەترسیە لەسەر ئازادی کە لە ئەوروپا زۆر باسی دەکەین؟ هەوڵدەم لە بەرنامەی گفتوگۆی ئەمجارە لەگەڵ زۆر بەڕێزان دکتۆر ئیدریس و مامۆستا حاجی کاروان ئەو بەرنامەیە گفتوگۆ بکەین. زۆر بە خێراتتان دەکەم، بەخێر بێن بۆ ستۆدیۆی گفتوگۆ. سەرەتای بەرنامەکەم دەقۆزمەوە بۆ ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پێیام. حەز دەکەم لە سەرەتادا لە چەند خولەکێکی کەم ئەگەر ڕای خۆتان پێشنیارتان لەسەر کەناڵی ئاسمانی پێیام بڵێن، دواتر دەسمە ناو گفتوگۆکەم. بەناوی خۆی گەورە میهرەبان، دانریزی و ڕاگری ئاسمان، درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سوپاس بۆ جەنابت و خۆشحاڵم بە برای خۆشەویست و ڕێزم ماندوونە ناز کاک حاجی کاروان. دیارە دەربارەی کەناڵی پەیام ئێمە شەر پیرۆزبایی لێ دەکەین بەتاکید. ئێمە لە سەرەتاوە گوتومانەوە لە کۆتایی شەر دەیڵێن شانازی بە هەموو ئاڕاستەکی مسلمان بوونی خۆمان دەکەین، جا ڕاستێکی ئەلهامی بێ یا ڕاستێکی فکری بێ یا ڕاستەکی بوارەکانی کۆمەڵایەتیوانی تر بێ. دیارە ڕاگەاندن لا تەن معلومە ئەمڕۆ دیارترین سیمای کۆمەلگایە و کۆمەلگای ئێمەش تا ڕادەیەک بەڕاستی دەسەڵاتی ئەلمانی زۆر خراپیان شێواندووە. شێواندنەکە بە ئەندازەیەک شێواوە، بەڕاستی خەڵک نامان ناسێتەوە ئایا نازان ئێمە چ ملەتێکین، چ قەومێکین، چ پرەنسیپێکمان هەیە، چ مەبادیئێکمان هەیە، چ دینێکمان هەیە. یعنی شێواندنێک بە شێوازێکە کە تاریخی کورد ئەم حاڵەتی بەخۆ نەبینیوە. لۆی لە حاڵەتی ئاوادا کەناڵی ڕەسەن، کەناڵی بە فعلی قوڵ تا هەڵقوڵاو لە نێو جەماوەر و خەڵکی خۆی بەڕاستی جێگای دەستخۆشیە. یەکیش لەوانە بەڕاستی کەناڵی پەیام و باقی ئەو کەناڵانەیە کە ئاڕاستەکەن وەکو ڕاستی پەیامە، ئەوە شتێکی باشە و جێی دەستخۆشیە. بەڵام دەکرا و دەشکرێ، یعنی ئەم بابەتە فراوانتر بکرێ، گەشەی زیاتر پێ بدە لە چ قۆناغێک و لە چ بوارێکە. یەک لەو بوارانەی کە کەناڵ نابێت لە چوارچێوێکی فکری خۆی دابێتەوە، دەبێت بەڕاستی پانتایی ڕووکەشی خۆی فراوانکە، واتە مینبەر بێ بۆ هەموو خەڵک، نەک بۆ چینێک کە چینێکی بڵێن لۆ نمونە مولتەزیم، نا، دەبێت بەڕاستی دەرگا بۆ هەمووان بکاتەوە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، نابێت کەناڵ کەسی مستەقیم، ڕاگەاندنی مستەقیم، حزبی مستەقیم، موسساتی مستەقیم نابێت لە ڕەخنە بترسێ. دەبێت دڵی ئەوەندە فراوان بێ و برزانێ ڕەخنە خزمەت بەوی دەکا و عینەن لەسەر شاشەکەی خۆشی، نەک کەسێک لەسەر شاشەکەی ئەو ڕەخنەیەکی گرت بە قەڵەمێک دووری خێوە. ئەوە کارەسات دروست دەکات لە هەموو حزبێک، لە موسسەیەک، حتا لە شەخصیش ئەگەوا بیرکاتەوە. ئەوە دوو. خاڵێکی تر کە کەناڵی پەیام دەتوانی بیکە بەڕاستی ئەوش ئەوەیە لە کوردستان ئێستا فەراغێکی زۆر گەورەی فکری لە پاڵ فەراغی ڕۆحیدا پەیدا بووە. فەراغە ڕۆحیەکە شێوێنراوە بە کۆمەڵک شتی خوڕافی، بە کۆمەڵک شتی میثالی کە لە ڕێی هەندێک مامۆستای ئاینیدا پەخش دەکرێن کە واقعی نین، زۆربیان میثالی و خەیاڵین. لۆیە ئەم بابەتە دەبێت تەصحیح بکرێت. لە خەتی ئەوەشەوە بەڕاستی هەر ملەتێک بنەمای فکری نەبوو، نەزانی ئاراستەی کۆمەلگا بەرەو چێ دەڕوا، ئەوە کارەساتی گەورە دروست دەکات. بۆیە پەیام دەتوانێت لەم منتەڵەقەوە زۆرترین دەور ببینێ بۆەوەی خەڵک بە ئاراستەیەکی فکری تەندروست بە. پێم وایە ئەوانە هەنگاوی باش. کە حاجیکەرەوە دووبارە بەخێر بێت. حەز دەکەم هەمان پرسیاریش لە جەنابەت بکەم، ڕاو پێشنیاری خۆت لەسەر کەناڵی ئاسمانی پێ. بەناوی خوای گەورە میهرەبان. وەڵام بەبێ موجامەلە ئەلحەمدولیا پەیام تا حەدێکی باش ڕۆڵی خۆی بینیوە لە گەیاندنی ئەو پەیامەی کە ویستێتی بیگەێنێ لە ئاراستەکردنی ئەو جەماوەڕی کە لە دەوری کۆبۆتەوە و ئەتوانیم بڵێم لە ڕووە دەوری لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی معارەزە بوونەوە لە ڕووی بازێشتەوە، یعنی توانیوێتی لە کاتەکانە ئیسپاتی وجودی خۆی بکە. بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە ئێستاکە لە زەمانێکە ئاژین ئەبێ هەموو لایەنەکان تێرکەین وەک مامۆستا ئیشارەتی پێدا. بەڵام من هەر یەک ملاحەزەیەکم بەبێ دووبارەکردنەوەی ئەوانی ملاحەزەکانی مامۆستا جوان بوون، تەنها ئەوەندەیە مادام کەناڵێکی ئیسلامیە پەیام و ئەوانەیش وەکو پەیامان سپێدەیان کەناڵەکانی ترە، بەڕاستی ناکرێت لەسەر ئەساسی ئەوەی کە ئەم کەناڵە سیاسیە لایەنی داعاوی فەرامۆش بکەین.
يعني على الأقل أجر هیچ نبي بنجاب بالرأي من يعني بنجاي لاني سياسي فكري بقيناك بلام لاني كي تريج دعوي به لاني كي تر فراموش كرا وكمن زور هستي بيكم لاني جنجو منالو لان الناو كومالايتي كي براستي كنال كانتر بلايني ناو يعني برنامج كومالايتي وقالته وقف او بابتانا بركراونته بلام بشوازيكي زور خراب لوري موديلات ولوري جلوبرغ وخواردون وام بابتانا اسواريكي زور خرابي دروس كردو ولا إعلامي كردستانا ولا خيزان تأثيري زوري كروه هستا كم غيابي زور جورة هي لكنالي إسلامي كنالي إسلامي كانت شبيان بيت سبيدا بيوين تريج بيه للاياني كومالايتي وأراستكرني جنج براسي جنجو لايانا كومالايتي خيزانيكا بيبشن ومحروما لو شاشة جواني بيامو أتوانا بليم كنالا كاني تريش دەست خۆشێ کاکتۆر دێمە نێو ناوڕووکی بەرنامەکەم پرز لە بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە ئەوروپا وەک سەرەتا ئاماژەم پێکرد یعنی ئەم ترسە لە چیەوە سەرچاوی گرتووە بەکردداری ئاینی پیرۆزی ئیسلام مەترسیە بۆ سەر کایەکانی ژیان بە تایبەتیش ئەوەی کە لە ئەوروپا زۆر باز دەکرێن ئازادی و مافی تاکە کەس بەڵێ دیارە ئەم بابەتە دەگەڕێتەوە بۆ دوای حربی عالەمینی دووەم لە دوای حربی عالەمینی دووەم ڕاستی کاتێک کەنیسە شکستێکی گەورەی هێنا و جیهانی ئەفریقی و جیهانی ئەوروپی چکە دەبێ ئێمە ئاگاداری ئەفریقیاش بین ئەم دوو جیهانە تووشی فەراغەکی ڕوحی گەورە بوون ئەو فەراغە ڕوحیە لەوەدا سەرچاوی گرت کە کەنیسە بە تەواوەتی شکستی هێنا هەتاوای لێ هات چۆن لە وڵاتدا نووسینگەی عەقارات هەیە بۆ کڕین و فرۆشتنی خانوبەرە بە هەمان شێوە نووسینگە هەبوو کە خەڵک دەچوو کەنیسەکەی خۆی بڵین عرض دەکرد بۆ فرۆشتنی و من یەک لەو بڵین مەشهدانەی بینیم یعنی لە ناو بریتانیا کەنیسە ئیعلانی کرد کەنیسەکەی فرۆشت و لەوێ کاتێک شۆفەڵ هات ئەو کەنیسەی تێکدا بڵین پەیکەری مەریەمی تێدا بوو پەیکەرەکەشیان تێکدا و بینیم بە زەبالەی باریان کردو فڕیاندا ینی گەیشتە ئەو حەدەیە کە کەنیسە لە وڵاتەیدا هیچ پێگەیەکی نەما بۆیە دەتوانین بڵین کۆمەلگای ئەوروپی تووشی سەرگەردانیی هزار زۆر بوو لەو سەرگەردانیەیدا بە دووی شتێکدا دەگەڕا کە فەراغێکی ڕوحیە خوای گەورە لە ناخی هەمووی مرۆڤێک دایناوە کە فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ئەم نەگۆڕینە لە ناو ناخی ئینسانەکان وای کرد بە دوای حەقەتدا بڕن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بەڕاستی ئەوروپا لە دوای شۆڕشی فەڕەنسا و ساڵی 1970 گەیشتە لووتکەی حەضارەتی مادی بەڵام بەبێ هاوسەنجی لەگەڵ حەضارەتی ڕۆحی طبیعەتی ئینسانی ژوای خۆی پەروەردگار لە دوو باڵ دروستی کردووە لایەنی ڕۆحی و لایەنی مادی ئەوان بە لایەنی مادی بەڕاستی گەیشتنە ئەو جوهی مادیەت واتە هیچ شتێک نەما لە فەراغی مادی پڕی نەکەنەوە بەڵام لایەنە ڕۆحیەکەی بە بەتاڵی مایەوە ئەمەش خاڵی دوم خاڵێکی تر ڕەهندێکی بەقووەتە بەهێزە ئەوش ئەوەیە کە بەڕاستی ئەوروپا ئێستا لە حاڵەتەکی ڕۆشنبیری و ثەقافەیەکی زۆر بەرزدا دەشی واتە جامیعەکانیان بڕۆ تەماشای ئەمریکاکە لە 3600 جامیعە ئێستا ڕێژەی گەیشتە چەندان هەزار بڕۆ دووەلی ئەوروپی بەگشتی تەماشاکە ڕێژەی خوێندەواری و ئاستی ڕۆشنبیری لە لووتکەیە ئێستا لە هەر شوێنێک دیکە قیاس لە هەر شوێنێک ئاستی ڕۆشنبیری ئاستی زانستی ئاستی فکری بەرز بوو لەو شوێنە ئیسلام گەشە دەکا بڵاو دەبێتەوە لە هەر شوێنێک ڕێ لەو سێدا جەهل بڵاو بووە نەزانی بڵاو بووە دواکەوتەیی بڵاو بووە ئەوە لەوێوە ئیسلام پاشەشە دەکا بۆ چونکە ئیسلام لەگەڵ علم عەقڵ منطق لۆژیک واقع هەڵدەکا خاڵێک کە لەو ڕەهندێکی تر لەو ڕەهندانە ئەوەیە کە ئەوروپا گەیشتە قەنەعەتێک کە ئەو خوای کە ئەوەندەیان پەرست بە تایبەتی دینی مەسیح ئەوە بوو کە خوایەکە ڕۆژانە لەگەڵ خەڵک دێودەچی و هەڵسوکەوت دەکا تەماشایان کرد ئەوە واقعی نییە منطقی نییە کاتێک دیراسە و لێکۆڵینەوەیان کرد ئەم بابەتە بۆتە بابەتێکی کڕین فرۆشتن و تیجارەت جارێک کە دەیانەوێت سکە کوڵ غوفران بە خەڵکی بفرۆشنەوە جارێک کە دەیانەوێت جارێک کە عەقڵیەتی خەڵکی ئاستی تەقافی بکڕن ئەوەش خاڵێککە لەو خاڵە نەبوو خاڵێککە لەو خاڵە گرنگانە ئەوش ئەوەیە لەبیر نەکەین ینی ئەوروپا ئێستا تووشی فۆبیا ئیسلام بووە لەبەرەوەی دەزانن واقعێک بڕێوەیە ئەو واقعە جارێک کە خۆی دەسەپێنتەوە لە تەداولی حەضارات داین ئێستا ئێمە مادام لە ململانەی حەضارات داین وەگەیشتینە حەدی وەلو ئێمە بۆکو مسلمان بڕوامان بە سێدام الحەضارات نییە
ئێمە بڕوامان بە مەرکەزیەتی حەضاری هەیە وەک با بڵین منتەدای حەضاری منتەدای حەضاری لەگەر صیدام الحەضاراتی تەکتۆنی فەرقی چییە ئەوەی ئەوان دەڵێن واتە ئێمە زاڵ بین بەسەر هەموو حەضارەتەکانی بەرامبەر بەڵام ئێمە وەکو موسڵمان نە قەناعەتمان بەوەی نییە قەناعەتمانەوەی منتەدایەکی حەضاری دروستکەین هەموو مرۆڤ بەگشتی موسڵمان و مەسیحی جوولەکە و یەهودی تا دەگاتە ئاگرپەرستەکانیش بێن سوود لەو حەضارەتە وەرگرن چونکە حەضارەت بەرهەمی ئینسانەکان لە کاکتا قسەکانی کاکتور دەست پێ دەکەم کا حاجی ئاینی پیرۆزی ئیسلام پێکدادانی هەیە ئەو شارستانیەتە یاخود بە گەورەتر سیر بکەین پێکدادانی هەیە لەگەڵ ئەو پێشکەوتنەی کە لە ئەوروپا هەیە یان بەدیوێکی دیکە جەنابەت خۆت لە ئەوروپا چەند ساڵێک ژیاوی ئەو قبولکردنەی کەسێکی ئەوروپی کەسێکی غەیرە ئیسلام ڕۆژ ئاوایی لە چێوە سەرچاوە گرتووە کە قبولی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات ئەمە ئەبێ دووش لە یەک جیاکەینەوە هەم لە وەکو دین وەکو مسلمان هەم لە ئەوروپاش لە ئەوروپا دووشت جیاکەینەوە لە ناو ئیسلامیش دووشت جیاکەینەوە مامەڵەی ئەوروپیەکان لەگەڵ ئیسلام و لەگەڵ مسلمان فەرقی هەیە و مامەڵەی مسلمان لەگەڵ ئەوروپیەکانە یەک لە گرفتەکانە کە تەسەورێکی خراپی بۆ هەندی ئەوروپی دروست کردووە ئەوروپیەکان دوو مامەڵە ئەکەن مامەڵەیەک وەکو ئیسلام ئەزانن حقیقەتی ئەم ئیسلامە بنج و بنەوانی ئەم ئیسلامە ئەگەر دینێک حقیقەت و ڕاستی نەبێ ئەگەر دینێک بنەمایەکی ئەساسی نەبێ و ئەگەر دینێک تاریخێکی جوانی نەبێ لە بەدەستهێنانی ئەو سەرکەوتنە مێژویانەی کە لە فتوحاتی ئیسلامیان سەرکەوت ئەمان ئەم حقیقەتە ئەزانن بۆیە ئەزانن هەر کاتێ ئەگەر مسلمان پێگەی بەقوت بوو ئەگەر مسلمان لایەنی مادی لایەنی حکومڕانی لایەنی دەسەڵاتی لایەنی حەزارەت و مادیەتی لایەنی ئیستیقراری هەبوو ئەم ئیسلامە گەشە ئەکا و پێش ئەکەوێ و بەقوت ئەبێ بۆیە ئەمان ئەم حقیقەتە ئەزانن بۆیە سێرەکە زۆربەی هەرە زۆری مەشاکیلی اقتصادی سیاسی اجتماعیان خستۆتە وڵاتانی مسلمانەوە لەبەر دوو سەبەب یەک هەر وڵاتێک مەشاکیلی گرفتی سیاسی ئەم بابەتانی تابێ ئەم وڵاتە گەشە ناکات تووشی مەشاکی لەبێ جگەلەوەی عەقڵەکان ئەو عەقلانی کە وڵات ئەبن بەڕێوە حەزارە دروستەکەن هیجرەت ئەکەن بە ئەو دەلیلەکان دیارە بە هەزارەها عالیم و زانە ڕۆیشتووە ئێستاکەوە لە ئەوروپان ئاخر معالجی کۆڕۆنا مسلمانەوە لە ئەوروپایە کەواتە ئەمان ئەم حقیقەتە ئەزانن بۆیە ئەوان لە دوو جەبهە شەڕەکەنێکی کان ئەوەیە کە نایەنەوێ ئەم ئیستیقراریەتە لە عالەمی ئیسلامی پێشکەوێ کە ئەوان ئەو ڕوحیەتی منافەسەیانەیە مەبەست ئەوان لە حاکمی وڵاتەکانە ئەبێ دووشت جیاکەینەوە حاکممان هەیە لەوێ سیاسیمانەیە ڕۆشنبیریشمانەیە بە ئامی ڕۆشنبیرینی ئەوروپا ینی ئەتوانی وا بڵێ خەڵکە ڕۆشنبیرەکەی و خەڵکێکی اقتصادیشمانەیە چونکە ئەوش مەسەلەیەکە ینی خەڵکێکی اقتصاد زیاتر پێگەکە ئەوانی تر جمکەکانی ئەوروپا و ئەمریکا ئەبا بڕێەوە ئەوانە ینی محکومن بەمانەی ترەوە لایەنی اقتصادیەکە بۆیە هەر کاتێ بینیان وڵاتانی ئیسلامی لەوە گەشەکە و بەقوت ئەبێ لەمپەر ئەخەنە پێش ئەو پێشکەوتنە بەچی لەمپەرەخان بەبوونی مەشاکل بە دروستکردنی ئاژاوە شەڕ هەر لەوەتی ئەمە بیرمادە 100 ساڵ لەم وڵاتە شەڕە تا ئێستا شەڕ تەواو نەبووە کەواتە پێش نەکەوتوینە ئەمە یعنی ئەوروپا ئەوێ ئەم منافەسە حەزاری وەک مامۆستا ئیشارەتی پێدا نایەوێت لە وڵاتانی ئیسلامیا پێشکرێت چونکە ئیسلام کە کاتێک گەشەی کرد تەنها لە ڕووی مادیەوە گەشە ناکە وەک ئەوروپانیە ئێستا ئەوروپا تەنها لە ڕووی مادیەوە گەشەی کردووە بەڵام ئەوان ڕاست لە ڕووی سەقافەتی بازێ مەسائلی ئەخلاقی کە تەسیری لە وڵاتانی کردووە ئەوەش گەشەی کرد تەسیری مەکردووە بەڵام ئەگەر ئیسلام گەشە بکە بە ئاسانی پاشەکشە ناکاتەوە بە ئاسانی ئیسلام سەحب ناکاتەوە لەو پاشەکشەی خۆی بۆیە بەڕاستی ئەو ترسیان هەیە کە ئەو کەلتوری خۆیان کە دروستیان کردووە کەلتوری خۆسەپاندن کەلتوری دەسەڵاتی موحەدی خۆیان بەسەر عالەمە یعنی ئەمە نایەنەوێت لە دەست بدا یعنی ئەمە هەدەفێکی واضحە چ لەلایەن ئەمریکا بێ یا چ لەلایەن وڵاتانی تر تەنانە سینیش ئێستاکە سین و ئەمریکا منافەسەی ئەوەیانە خۆیان یعنی قوتی ئەو حەد بن بۆەوەی سەیطرە بکەن سەر عالەمە ئەوەی کە مواجهەی ئەو فکرەیە بکە ئەو ڕەحمەتەن لیلعالەمینەیە کە ئیسلام بەرنامەیەکی گشتگیری و ئەوەی هەیە لەبەرەوە ئەبێمە یعنی وا سێری ئەوروپا بکەین ئەوروپا وەکو خۆی وەکو میلەت زۆر مشکلی نیە لەگەڵ ملیەتانی مسلمانە وەکو میلەت ڕاهاتوون لە پێکەوە ژیان و تا حەدێک هەندێک مەسەرەن خەت و خوتون نەبێت هەندێک یەمینی متەطەریفێ هەندێک ئەحزابی زۆر متەطەریفێ نا وەکو ئەشخاص و عامەی خەڵک مەشاکلیان زۆر لەگەڵ نە لە ئیسلام هەیە نە لەگەڵ مسلمانی وەکو ئینسان تەعامل ئەکەن لەگەڵ حاڵەتەکەیە بەڵام ئەگەر تەمان ئیعلام ئێستا تەئسیری هەیە ئێستا ئەو ئیعلامەی کە ئێستا هەیە فەرقی لەگەڵ 20 ساڵ بەردی ئێستا هەبوو بۆیە سێرەکەی جارجارێک لە مابینی 10 ساڵ جارێ 5 ساڵ جارێ جەماعەتێکی متەطەریف قاعیدە ئاسا داعش ئاسا دروست دەکەن بۆ ئەوەی ئەم خەڵکی ئەوروپایە
لەم جەماعاتانەوە ئەم ئیسلامە بناسێ ڕقی لە ئیسلام بێکەواتە تعبیئەی جەماوەری خۆیان بەچی ئەکەن بەوە ناکەن زەمی ئیسلام بکەن بەم شێوازە ئەڵێ ئەمە ئیسلامەکەیە ئەمە نەفرێکە کوژرێ ئەلێ جارێ بۆمان دەرنەکەوتوە ئەمەلێکە ئیرهابیە یان شتێکی ترە ئەگەر کابرا مسلمانی بێ ئەلێن ئیرهابی ئەگەر چۆن تەسیل کەواتە وایان لە جەماوەری خۆیان کرد ئۆتۆماتیکیان ڕقیان لە ئیسلام بێ بەڵام ئەم ئیسلامە بەو نەوعی کە ئەوان ئەیانەوێ بۆیە بەڕاستی ئەمە ئێستا توانم بڵێم ینی سیراعەکە ئەوان ویستیان وڵاتانی ئێمە وای لێ بیان وڵاتانی مسلمان پێش نەکەوێ بگاتە ئەو حەدە بەڵام ئەو عەقلانی کە چوو بۆ ئەوێ ئێستاکە ئەوان یعنی کەوتونەتە ناو واقعێک و مسلمانێکی زۆر توێ هەم لە ڕووی عەدەدەوە لە ڕووی ژمارەی مسلمانانەوە تەوەقعیان ناکرد ئەوەندە زۆر بێ و ئەوەندە گەشە بکە یعنی من بەبیرم دێ هەر ئەو شاری کە منی تیابم لە دۆرتمۆن لە دوای حربی عالەمیەوە زیاتر لە نزیکەی 25 بۆ 50 هزار بەس تورکیانە ناتامە تورکانی زۆربەی کوردی خۆمان چوو بۆ ئەو شارە کوردی تورکیا چوو دەی گەشەی کرد یەک کاتی خۆ یەک عایلەوەی ئێستا ئەو عایلێ نزیکەی 20 عایلی لێبۆتەوە ئاگالێ یەک لە ڕووی گەشەکردنەوە ئێستا ئەترسیان ژماری مسلمانان زۆر بووە دوو لە ڕووی نەوعیەتی خەڵکەوە وایە ینی خەڵکێکی زۆر ئێستا بەس لە بەریتانیا نزیکەی 5 یعنی شار محافظەکەی هینە ینی ڕئیس بەلەدیەکەی مسلمانە وەزیری ئەنتیا مسلمان کاک حازی با من پرسیارە بکەم زۆر زار لێرە ڕەخنە دەگرین بەرامبەر دژایەتیەک کە لە ئاینی پیرۆزی ئیسلام دەکرێت لە پێغەمبەر دەکرێت خەڵکێکی مسلمان دژایەتی ئەو بابەتە دەکات کۆمەڵی کەس کە بۆ نمونە بابەتی ئەلمانی ئەو بابەتە دێنێتە گۆڕ دەی کەوایە دەڵێ بۆچی مسلمان دەچێتە ژێر حکمی کەسێکی غیرە مسلمان یعنی قسە لەسەر ئەوەسیە بۆچی کەسێک کە مسلمانە ئامادەیە لە ژێر حکمی لە فەڕەنسا لە ژێر حکمی ئەلمانیەت بژی لە ئەڵمانیا لە هەر شوێنێکە لە ئەوروپا هەیە ینی ئەوە لە شوێنی خۆیتی من مادەم لە ژێر حکمی ئەو دەژیم بۆم نەبێ ڕەخنە بگرم بۆم نەبێ ئەسڵان لێ ینی یەکێک لەو گرفتانی کە مسلمانە لە وڵاتانی ئەوروپا تووشی بوونە ینی خەڵکێک مەبینی دزی ئەکرموت بۆ یکەوت کافرە ێ باشە تۆ بە چ شەرعێک لە کافر دزیەکەی یعنی حتا دوو لە ڕووی ئەمەجلیسەوە بینەران کە ئەمان بینن یعنی زینای ئەکرد لەگەڵ ئافرەتە ئەویدەوە کافرەت مستحقەوای لێ بکەیت یعنی جرائمی دنیای مخدرات والله هاتە ناو مزگەوت مخدراتی پێبوو ئەویدەوە کافرن کاتی خۆڵاتی ئێمەیان وێران کردووە ئەم تەسەوڕە خراپانە یعنی من یەک ئیحساکێت بۆ بڵێم کە جەرگم پێیژانەکە لە سەتا هەشتای سجنەکانی ئەو شارێکی ئێمەی تا بووین مسلمان بوو لەو سەتا هەشتایە نزیکەی سەتانەوەتی لوبنانی بوو بۆ نمونە خەریک مخدرات خەریک دزین خەریک تەزویرات هەمی وای لاتوە ینی من سەراحەتەن پێ بڵێن ینی مەسەڵەن عێراقی بە شتێک ناسرا بوو بە تەزویر ناسرا بوو لوبنانی بە هین ناسرا بوو بە مخدرات ناسرا بوو جەزائیری بە نەوعێکی تر هەر یەکە ینی بەڕاستی تەمسیلێکی زۆر ئەگەر لە ماوەی ئەم لە دوای شەڕی جیهانیەوە بۆ ئێستاکە بە تایبەتی من لە هەفتاکان بەدواوە ئەگەر مسلمان وا ینی ئینەکی جوانی بدایە تەسەوڕێکی جوانی بە ئەوروپا بدایە ژمارەی مسلمانانی ئەوروپی ئێستاکە دقات زیاتریەکرد یەک لە مشکلەکان ئەوە بوو بەس سوپاس بۆ خوای گەورە لەم 10 ساڵی ئەخیر خەڵکێکی زۆر ئێستا ینی گەشەیان کردووە لە ڕووی تێگەیشتن و پێگەیشتنەوە لە ئەوروپا ئێستا معامەڵەیان جیایە هەڵسو کەوتیان لەگەڵ خەڵکی ئەوروپی جیایە تەبەن ئەو تەسەوڕێکی ئەو پرسیاری جەنابەت کرد تەسەوڕێکی غەڵەتە ینی ئەوەی کە ئەو پرسیاری کە دروستە بێ ینی من بچم بۆ ئەوروپا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەی نار بۆ چۆ بۆ حەبەشە ناردووە نەبوو حەبەشە خۆ مسلمانیش نەبوو بۆ لەبەرەوەی ئینە فیها مەلیکون عادل ئەوروپا لە ڕووی عەدالەت بۆ ناو خۆی و حوکمڕانی و ئیداریاتە بەڕاستی ئەتوانی ناڵێم بڵێم لە فول لە قیمەیە بەڵام ئەتوانی بڵێ لە هەموو عالەمی بەشەریەتە زۆر پێش بە بەراورد بەو حاکمانەی کە بەناو مسلمان ناسراوە ئەو پەڕی ئیستیبدادە لێرە ئەوان ئەو پەڕی ینی لێو مۆزەفە حاکم لێو مۆزەفە بەس لێرە حاکم لێرە دیکتاتۆرە لێرە قەزم وڵاتانی ئیسلامیە دیکتاتۆرە مسەڵەتە بۆیە ینی زۆر تەبیعی مسلمان بچێتە ئەوێ و لەوێ بژی کاکتۆر لە ڕووی سەرمایهداری ئەوەی لەم دواییە بە تایبەتی بابەتی برجوازی و گەیشتنە ئەو بابەتەی کە جیاکردنەوە هەموو شتێک لە پێناوی سامان و کۆکردنەوەی پارە بێ لە وڵاتانی ئەوروپا لە بەرامبەردا دروستبوونی فەراغێکی ئەوەی باس کرد ڕۆحی لە نێو تاکەکانی ڕۆژئاوە چەندە ئەوە کاریگەری هەبوو بەوەی کەسێک لە ڕووی ژیان و معیشەتەوە کێشە و گرفتی نییە بەڵام لەلایەنی ڕۆحی فەراغێکی هەیە دەیەوێت ئەو بۆشایە پڕ بکاتەوە ئەوە کاریگەری هەبوو لەسەر بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و ئێمە لەبیر نەکەین ڕۆژئاوا نایشارێتەوە بە تایبەتی ئەمریکا کە جیهانگیری بەرهەمی دەستی ئەوانە عەولەما بەرهەمی دەستی ئەوانە و لە نێو عەولەمەشدا عەولەم بەخۆی ئەسڵی خۆی لە چوارچێوەی بازرگانی دروست بوو بەڵام دوای بوو بە چوارچێوەیەکی فکری سیاسی سیستەماتیک
کە بۆ چوارچێوەکی سیاسی فکری سیستەماتیک ئەمریکا ئێستا بڵین زۆربەی عولەما دەفەرمونون عولەما یعنی ئەمریکا واتە ئەمریکا ئیدارەی دەکا کە ئەمریکا ئیدارەی عولەمە و جیهانگیری دەکا لەبیر نەکەین ئەمریکا سیستەمەکەی بە عەلەمی سیستەمێکی سەرمایەداریە کە دەڵێن سیستەمی سەرمایەداریە واتە منهەج و حەیات سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی سیاسی سیستەمی بازرگانی معاملات حتا دەگاتە بواری ژنوشون خوازیش لەوێ لەسەر ئەساسی مادەیە واتە لە کۆتاییدا لا ئیلاهە وەلحەیات و مادە هەدەفی بەشەریەتە لەلای ئەوان لەبەر هەندێ ئەو شەپۆڵی کە ئێستا لە ڕۆژ ئاوایە شەپۆڵەکی مادی سرفە دیارە شەپۆڵی مادیش ئەوەی بەرهەمدەینی کە ئێستا بڕندون من بنای گەورەیان کردووە بۆ نمونە لە مواصلات لە پێشن بۆ نمونە لە تەکنەلۆژیا لە پێشن بۆ نمونە لە بواری حەضارەتی هەندەسی طبی ئەو بواران لە پێشن بەڵام لەلایەنە ڕوحیەکە کە لایەنی ڕوحی چەند بڵین ئەوش بەشێک دەگرێتەوە چونکە لایەن ڕوحی ڕاستەوخۆ عیلاقەی بە سلوکی بەشەریەت وەیە ڕاستەوخۆ عیلاقەی بە ئەخلاقی بەشەریەت وەیە سلوک و ئەخلاق دوو پێوەری ئەساسین کە کۆمەلگای پێڕێک دەخرێ ئێستا کۆمەلگایی بڵین ڕۆژ ئاوا لە کۆمەڵک قەیراندایە قەیرانی یەکەم بە پێی ئەو کتێبانەی بڵین بەو دوایی مفەکرەکان دەریان کرد چ لە فۆکۆیاما چ لە هندکتۆن ئەوانە ئاماژەیان بە دنیادا کە حەضارەتی غەربی گەیشتۆتە لووتکە و بەرەو خوارە کە دەڵێن بەرەو خوارە بەڕای بەندە شتێک هەیە مسلمان وەکو ئومە وەکو قیادە نات چونکە لە وڵاتی ئیسلامی ئێستا قیادە ئەلمانیە بەڵام وەکو ئومە سلەمێکی لە پێشە سلەمی تەداولی حەضاری سلەمی تەداولی حەضاری بە چەند پەیژەیەک بەسە دەکەوی پەیژەی یەکەم ئێستا قۆناغی دەستا و دەستکردنی شارستانیەتە لە پاش ئەوە قۆناغی دێتە پێشێ کە تەدافوعە ئەو قۆناغی تەدافع ئێستا ئێمە تێدای ئایا حەضارەتی ئیسلامی لەوانەیە کەسێک بڵێ حەضارەتی ئیسلامی مادەی تێدا نا حەضارەتی ئیسلامی لە ڕووی ئەخلاقەوە حەضارەتی ئیسلامی لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە سیستەمی ژنوخوازی و عائیلە و خێزان و تاک و ئەوە دەگرتەوە حەضارەتی ئیسلامی لە ڕووی سلوکەوە حەضارەتی ئیسلامی لە ڕووی ڕوحەوە حەضارەتی ئیسلامی لە ڕووی فکر و عەقەدیەوە لە قیمێ ژیان شەش لایەنی ئەساسی کە عیلاقەی بە ئینسان وەیە مسلمان لە قیمێ کەواتە ئێستا من لە مرحلەی تەدافعین کە گەیشتنە مرحلەی تەدافع مرحلەی دوای ئەو چ دێ نەسر دێ مرحلەی دوای نەسر تەمکین دێ مرحلەی دوای تەمکین استخلاف دێ کەواتە ئەوروپا دەزانی حەضارەتی ئەو بەرەو کۆتاییە لەو لاشەوە ئەوە لەبیر نەکەین کە ئەوروپا تووشی ئەو کێشانە بووە کە کێشەی خێزانی کێشەی تاک توانیویەتی ئینسان بباتە ناو مانگ بەڵام نەیتوانیوە یەک خێزانی بەختەوەر دروستکە لە نێو کۆمەلگاکەی خۆی باشە ئەوە چی کردووە کوشتن بڕین یعنی یەک لە پیاوە گەورەکانی ئەمریکی لێی دەپرسن دەڵێن سەبەبی موسڵمانبوونی تۆ چووە دەڵێ ئەمان تەماشای ئەو وڵاتە دەکەم سەر لەبەری خەریکی ئەمنە خەریکی شوڕتەیە خەریکی سزنە بۆ لەبەروی ئەو وڵاتە هەموو بیتە تریاک بۆتە حەشیشە بۆتە یەکتر کوشتن بۆتە اختیالات یەک دقە چاوی قانون دروست بی ئەوە ئاگردە لەو وڵاتی بەرەبی بینیمان لەم فترەی ڕابردوو لەسەر مەسەلەی کوشتنی ئەو ڕەشپێستە یعنی بە هەزاران کەس لە پێش چاوی هەموو کامێری عالم هەڵیان تا سەر تیمارتەچی ئەمە لەلایەکە شتێکی زۆر گرنگە ئەوش ئەوەیە جاران ئەوروپا بەگشتی بە حکام و مەحکومەوە دژی ئیسلام بوو ئێستاوان نییە ئێستا بە ئاشکرا نمونە دەینەوە ترامپ ئەعلانی کرد کە ئەمە دژایەتی مسلمانان دەکەین نایل هەتا قەراریدا مسلمان نابی لە مەتاڕەکان نێژ بکەن چکەوازی هەیەک بوو بڕوان پێ بکە شعبی ئەمریکی ئاوا حەڵقەیان دروست کرد بوو لە چواردەوەرەی مەتار کردبیانە مسللایەک خەڵکی مسلمان لە بینی ئەوان نێژیان دەکرد و ئەوانش حرەسیان دەکرد ئەوە گەورەترین ئاماژەیە کەواتە مجتەمەعی ئەوروپی لە حاڵەتێکی فەراغی ڕوحی زۆر گەورەدا دەژی دەیەوێ ئەو بکاتەوە خاڵێککە هەر لە زمنی ئەو نمونەی لە مەسەلەی نیوزلندا لە نیوزلندا ئەوەندەی عاتیفەی خەڵکی ئەوروپی لەگەڵ مسلمانە شەهیدەکان بوو لەوانەیە ئەوەندەی عاتفی خەڵکی جیهانی ئیسلامی ئەوەندە نەبی ئەوەندە بە سۆز بوون لە بۆ حاڵەتە ئەوە گەورەترین ئاماژەی ترسناکە و ئەوان ڕۆژانە قسیسەکانیان گەورەکانیان بەردەوام ئینتیبا دەکەن کە ساڵی 2050 گۆڕانکاری لە سیستەمی سیاسیشە تا ئێستا سیستەمی ئەخلاقی ڕووی گۆڕانکاری تێدا ڕووی داوە لە ئەوروپا بەڵام ماوە سیستەمی سیاسی لێ ڕوو بدا ئەویش لەسەر ئەساسیەوەی کە ڕێژەی مسلمان لە وڵاتە زیاد باش
کە حەزیەشێک لە ترسەکانی دەسەڵاتداران لە ئەوروپا بە دروستکردنی وەهم بێ یاخود واقع بێ ئەوەیە ترسیان لەوە هەیە کە ئاگەر ئاینی پیرۆزی ئیسلام بە تەواوی بڵاو بێتەوە لەو وڵاتانە ترس لەسەر ئازادیەکان هەیە بە تایبەت باسی مافی مرۆڤ دەکەن باز لەوە دەکەن ئەگەر بێت و ئیسلام حکوم بکە نەی وەک ئەوەی باست کرد لەو دوایانە حکم دێنەوە کە ڕەنگە دروستکراوی دەستی خۆیان بەڵام ئەو وەکو نمونە دێنێتەوە هەر بەڕاست ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر ئازادیەکان مەترسی ئەوەی هەیە کە کەسێک کە دەبێتە ئاینی پیرۆزی ئیسلام یاخود مسلمان دەبێت تەواو هەموو کۆت و بەندەی لەسەرەوە ناتوانێت بە ئازادی خۆی مامەڵە بکە هاتون چونکە ژیان بکە بە کورتی ڕاستە خۆی ئەوە ئیشی لە زۆر لەسەر کراوە و بەداخەوەش ئەو دەسەڵات دارانەی ئەلمانیەتی عالەمی ئیسلامی کارێکی وای کرد چ بە دەعمی بەعزێک ئەتوانی بڵێ کەسانێکیان دروست کرد بۆی فتوا دەرکەن لە بەعزێ مەجالە لە فتوای لە مەسایلی جلوبەرگ و لە مەسایلی بەعزێشتا زۆر توندڕەویەکی زۆریان دروست کرد یعنی وا عالمیە دوو شتیان نیشانی خەڵکی ئەوروپادا کە خەڵکی ئەوروپا بترسێرەوە بابەتە یەک لە ڕووی ئەوەی کە هەرچی حکامەیە دیکتاتۆرە کەس ناگۆڕێ لە ئەوروپا شتیوانێت تۆ حاکمێکم بۆ بدۆزە لە ئەوروپا دیکتاتۆر بێ هەیە نییە کەواتە ئەوان ئەلێن عالەمی ئیسلامی هەر کەسێ بێتە سەر حکم دیکتاتۆرە بۆی ئەترسیان بەڕاستی لە ڕووی حکمەوە ئەترسیان ینی هەر مەسەلەکە وەکو نییە مەسەلەی ئیسلام وەکو دین وەکو مسلمان ئەترسیان ئەوانیش چی ئەلێن ئەوە مسلمانە ئەوان وا نیشاندن هەر وڵاتێکی زۆری نەمسلمان حاکمەکەی بە پەیڕەوکاری پابەندی ئیسلامە بۆیە ئەو هەیە ینی کە لە ئەسڵدا وانی ناناشتیوانی هەر پێچەوانی هەموو ئەم بنەما شەرعەکانە دوو ئەو هینە لایەنە کۆمەڵایەتیەی کەوا کەلتورە شەرع نییە من مەسەرم بۆ نمونە ئەو نیقاب و خۆشاردنەوەی ئافرەتان لە خەلیج و لە یەمەن و لە سعودیا و شوێنانەیە کابرا وەکو دین سێری ئەکا لە کاتێکە شەرعوان ناڵێ یعنی بۆ شێوازەنی کە ئەوان وای ئەلێن دوو ئەو ئازادی کە لە ئیسلامە هەیە ئەو ئازازیە بەرجەستەی کە لا ئیکراها فی الدین ئەو پێکەوە ژیانی لە نێوان مسلمانان و ئەهلی کتاب و تەنانەت خەڵکی کافریشا لەکم دین و کومەلیە دین ئەمانە یعنی وەکو ئیسلام هەمومان قەناعەتمان پێ و پێکەوە ژیانەیە بەڵام لە هەندێک وڵات لە هەندێک شوێن بۆ نمونە خەڵک کوشتن لە ئەفغانستان مەسەلەن لە نایجیریا مەسەلەن لە سعودیا تەقینەوەی ئەو خەڵکە بە بارمتە بردنە ئەو خەڵکە کوشتنە یعنی ئەمە وای کردووە کە ئەنەما ئیسلام بە هیچ شێوەیەک مەجال نادا یعنی ئەم دروستکردنی ئەم جەماعەتانە یعنی تۆ قسەکەی ترامپ زۆر ترامپ یەکێک لەو ڕئیسانە بوو کە یعنی شتی ئەوەی ئەیزانی ئەیوت مەسەلەن هەر هاتەس حکومەتی ئۆباما و هیلاری کلینتۆن ئەو دوانە کە وەزیر خارجی بوو وتی ئەوان وایان کرد داعش دروست بێ و دەستیشیان هەبوو زۆر بە سەراحەتیش وتی کەواتە دروستکردنی ئەم کەسانە بۆ ئەوەی کە وانیشاندن واجهەیەکی ناشرین بۆ ئیسلامە دروستکەن بێگومان خەڵگە ترسێ من یەک میسال بۆ بژێڕمەوە من ئەو کاتەی لە 11 سپتەمبەر ئەوەی ئەمریکا تاوان من لە دەرەوە بووم کاتە مۆبایل شاشەوشت نەبوو خەبەر نادەزانی ئەو کاتە هەر مۆبایلێکی ئاتیادی هەبوو من لە ناو پاس بووم گوێم لە دووسێ کەس بوو نامەزانی مەسەلەکە چییە ئەمزانی شتێک ڕوویدا بەس نامەزانی چییە سێ چوار تەڵەبەی گەنج بوون یعنی لە منەوە قسەیانە کرد ئەیانوت باسی ئەوەیانە کرد کە مسلمان خۆی تەقاندوەوە مسلمان واو باوەڕ بکە هەتاکو ساڵێک ئێمە لە شەرممانە کە بچینە ناو خەڵکەوە لە دوای ئەو تەقینەوەی یعنی ئەوەندە ناشرین بوو حاڵەتەکە ئیتر ینی خۆت واتە زای علاماتێکی ئیستیفامی لەناو ئەوروپا ئەچی بەڕێوە ئەوا بوو بەڵام ئەیترەوە بە قاعیدەوە لەبیر چوو ئەو جارە تۆ داعشێکی دروست کرد زۆر لە قاعیدە خراپتر بوو سەربڕین تەقینەوە مناڵ کوشتن ینی شتی زۆر غەریب و عەجیب بۆ تەواجیهەیەک ئەمە هەتا جوابی ئەم پرسیارانە من بە قسایلێم ئاسان نییە خەڵکی ئەوروپی یەک مشکلەی هەیە ئەوەندەی جۆ لە ئیعلامی خۆی ئەگرێ ئیعلامی ئێمە نیمانە شتێکی لەم بابەتە بڵاوکەنەوە بەس لەوەتەی ئەم فەیسبووکە بڵاو بۆتەوە ئەم سوشال میدیای هەیە تا حدێک تەسیراتی ئەو کەم بووە ینی ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەو ئەحداسانی کە لەم ئەخیرە ڕوویدا ینی ئەلەم ئەخیرە بە تایبەتیەوەی فەڕەنسا و ئەمانە يعني ڕۆژە ئاگەمە مەستە ئەحمەد موفتی بوو لە سوید بەس ئەو مؤسسە ئیسلامیە لە ماوەی مانجێک 2000 کەس سەردانی کردو 2000 کەسی سویدی مامۆستا بۆ یەک مؤسسەیەکی ئیسلامی ئەسڵەن ئێستاکە متابعەی ئەوە نەماوە جاران حکومەت شتێکی بکردایە دەسەڵاتدارەکان یان ڕۆشنبیرەکان تاسیریان لە عەقڵی خەڵک بکردایە ئەوان قەناعەتی کولیان وابوو لەبەرەوەی مەسادیری بەدواداچوونیان زۆر کەم بوو بەس ئێستاکەوان نییە ئێستا هەم مسلمان تێکەڵاویان بۆ پرسیار لەوانەکەن هەم ئەنواع سایت و پەیج و فەیسبوک و ئەم بابەتانە هەیە بە دوای حەقیقەت و ڕاستیەکان ئەکەون هەین تا حەدێک تەسیراتی ئەوە کەم بۆتەوە کە حازی
کەسێک کە ڕۆژ ئاواییە کاتێک کە دەبێت تا مسلمانەوە دێتە ناو دائیرەی ئاینی پیرۆزی ئیسلام ڕەنگە زۆر زار ئەوە ببینین کە لە کەسێکی بە ڕەسەڵک مسلمان زیاتر پامبەدمی بە ئاینی پیرۆزی ئیسلام جوانتر نیشان بدا یاخود کەسێک کە لە وڵاتی خۆی لە وڵاتانی بەناو ئیسلامی ڕێگری لێ دەخرێت بانخوازە دەبێت کاریگەری زۆر زیاترە خەڵک زۆر لە دەوری کۆ دەبێتەوە ئەوە چەندە کاریگەری هەیە هەی بۆ بەڵام زۆر نا یعنی من یەک لەو شتانی کە خەفەتم لێ خواردەوە بوو ئەو خەڵکی کە مسلمانە بوو یەکسەر آخر تۆ کەلتوری ئەوروپی و جلوبەرگی ئەوروپی فەرقیە لەگەڵ کابرایەکی سعودی یەکسەر دیژداشەیەکی کورتی ئەکردە بەری و جەمەدانێکی سووری ئەکردە سەری کابرای ژنێکی ئەنی من یەک مەنزەرت بۆ بێنمەوە پیاوێکی ئەمریکی خۆم بە چاو خۆم بینی ئەهاتە لای ئێمە لە شوێنێکی ئیشمە کرد باوەڕ بکە بە ئەمە شکڵەکەیت بۆ باسەکەم شکڵەکەیت بۆ باسەکەم بۆ لە کابرای ئەوروپی سێری ئەماکە ئەمە مسلمان بووە ژنەکەی وابزانم تورک بوو ئەگە بە بیرم دێت تەمان ژنەکەی فول نیقاب بوو ینی بە کامل ڕەش بوو ژنەکەی حملی هەبوو مناڵێکی عربانی پێ بوو تەمەنە لای ئەوروپا کفرشتی وای تۆ حملەتەوە مناڵێکش بە عربانە پاڵنەی دوانیش لە دوایەوە ڕایە کرد باشە پیاوەکە جیداشەیەکی سیبی لەبەر بوو جەمەدانی سووری لەسەر بوو باشە ڕیشێکی دانابوو ینی زۆر ینی نوعێک بوو مەنزەرێک بوو لەناو ئەو شارە ئاگام لێ بوو خەڵک بە نەوعێک سێرەکرا جێی پرسیار بوو ئەو منی تەکفیرە کرد منی بە کافر ئەزانی کە بازی مناقەشەمە کرد لەگەڵی ئەوید ئەم خەڵکی ئەوروپایەوە ئەمجا ڕۆژی قسەم بۆی کردم کاکە گیان ئێستا ئەوروپا سێر تۆکە تۆ پیاوێکی ئەمریکی وا لێرە ئەژی مسلمان بوویتە بۆ وەکو خۆت مسلمان نابی ینی وەکو خۆت بژی حتا هەندێک بانخوازەکانیش کامل شکڵیان ئەو بابەتی کەلتوری تێکەر بکرێت بەناو لەگەڵ چونکە تۆ بە کەلتوری ئەوروپا ینی بەڕاستی سەراحەتن لە پێش ئێمە لە ڕووی سەقافەتی ئیداریاتەوە لە حکمڕانیەوە بتێو نەتێ زۆر پێشکەوتون ئەبێ هەڵکی لەگەڵ ئەو مجتەمەعەیە بۆیە ئێستا سێرەکەی ئەوانەی کە ڕۆشن بیرن مسلمان بوونە فەرقیە لەگەڵ ئەوانەی تر ینی بەعام ئەتوانی بڵێ ئێستا خلالی ئەم 5-6 ساڵە ئەم 5 ساڵ لەبەرەوەی زۆر بە دوواداچوون هەیە و تێکەڵاویەکی زۆر هەیە ئەوانەی ئەتوانی بڵێ شەهادەیان بەرزە دکتۆرا و ماستێر و ئەمانیان هەیە تێکەڵاوی ناو کۆلیژەکان ناو خەڵکەکە بوونە ئەتوانم بڵێم تەسیرێکی زۆر باشیان کردووە لە چاکردنەوەی ئەو تەسەوڕە خراپە بەرامبەر ئیسلام باش کاک دکتۆر ئێستا کەواتە ئەرچی تاک بە تاچی مسلمانان و بە تایبەتی تریش ئەوانەی کە شارەزایی زیاتریان لە خەڵکی دیکە هەیە لەبارەی ئاینی پیرۆزی ئیسلام ڕەنگە ئەرکەکە قوڕستر بێ بۆ نمونە کەسێک کە لە هەرێمی کوردستانە ڕەنگە خۆ دەنجی نەگات بە کەسێک کە لە ئەوروپایە چی لەسەرشانە لە بابەتێکی وادا لە دۆخێکی وادا بە تایبەتی کە کاردانەوە دەبینین بەرامبەر هەندێک ڕقەبەری دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام بەگشتی مسلمان چی لەسەرشانە دیارە ئێمە ئەو لەبیر نەکەین یانی ئەو دینە ئێمە لە سەرتاوە کە هاتووە و بە تایبەتی سوڵحی حودەیبیە گەورەترین مەشهەدی سیرە و ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو قۆناغانەی کە ئیسلام لە حاڵەتی سلمدا بووە لە حاڵەتی ئاشتیدا بووە یعنی وەکو دەڵێ وەکو عەرەب دەڵێت تەفڕەکی هاوشتیە قەفزەیەکی گەورەی هاوشتیە لە باوەشکردنەوە بە پیاوانی وەکو خالدی کوڕی وەلید وەکو عەمر کوڕی عاس و وەکو ئەو پیاوە گەورەگەورانە لۆ چونکە لە ئەسنای سلم دائما ئینسان هادیئە لەسەر خۆیە خەریکی بیرکردنەوەیە خەریکی لێکۆڵینەوەی بە تایبەتیش ئەمڕۆ دنیای بڵێ تەقەنی تەکنەلۆژی و بیرکردنەوە و زانست و خوێندنەوەیە دیارە ئیسلام یەک لە بڵێن ڕەهەندە بەهێزەکانی ئەوەیە یعنی شتێکی میثالی و خەیاڵی نییە بەڵکو شتێکی واقعی لۆژیکی منطقیە لەگەڵ کەسایەتی ئینسان لەگەڵ فیترەتی ئینسان لەگەڵ عەقڵی ئینسان لەگەڵ وجدانی ئینسان لەگەڵ هەنگاوی ئینسان دێ یەک لەوانەی کە ئەوروپا ئێستا پێوە دەڵاڵێنی مجتەمەعی ئەوروپی وای لە خۆگەیاند بوو کە ئەوەی ئەوروپی بی کەسێکی مقدسە کەسێکی باڵادەستە ئەوەی غەیری ئەوروپی بی کەسێکی ناڕێک و نامە و بغزێنرا و دەرەجە 4 و 5 ئەوە وای کردێ طبقاتی بورجوازی لە ئەوروپا زۆر دروست بی و جارێکی تر بگەڕێنەوە لە عەسری ظەلام و عەسری تاریکی بۆیە ئەوروپا تەماشای ئیسلام دەکا ئیسلام لە هەموو بوارەکانە خزمەت بە بەشەریەت دەکا و بە تایبەتی لەو بوارەی کە ئینسان بەخۆی دەڵێ ئینسان إلا لە حاڵەتێکەوەی کاک حاجی فەرمووی ینی هەندێک لەو حرەکاتە متەتەڕیفانە کە بەدەستی خۆیانەوە دروست کراوە مسلمانی داما و نەزانیش کەوتۆتە ناو گەمەکەی ئەلەو حاڵەتان نەبیڵام سوپاس بۆخوا ئەوانەش فترە و زەمەنیان زۆر کورتە چونکە واقعینین هەر شتێک کە واقعی نەبی زوو کاڵ دەبێتەوە و دەتاوێتەوە ئەو پرسیارێک کە زەنابەت کردت ئێمە چیمان لەسەرەوە ڕای بەندە ئەو حاڵەتانی کە ئێستا ڕوودەدەن چەوەی فەڕەنسا چەوە ڕۆژئاوا هەمویان ئاماژەی گرنگن سەرەتا دەبێ ئاگادار بین ئێمە ئەگەر خزمەت بە ئیسلام بکەین خزمەت بە خۆمان دەکەین چونکە
إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون خوا دەی پارێزیەکەنا ئێمە نەچوین لە ئەوروپا داوا بکەینەوە تا ئەوروپا هەموو ڕوو لە ئیسلام لۆ چونکە إن الإنسان إسلام بدأ غريبا وسيعود غريبا كما بدأ بەڕاستی بە غەریبی دەستی پێ کرد لەوەوە هەندێک عولەمای بڵین ڕاوی حەدیث دەڵێن لە ئەوروپاوە دێتەوە کە غەریبە لە ئەوروپاوە دێتەوە ئەمە خاڵێکم خاڵی دووەم بەڕاستی ئیسلام لەگەڵ عەقڵ و ژیری و دانایی هەڵدەکا لەگەڵ جەهل و نەزانی و نەفامی هەڵناکە ئیسلام فعل و جوانکاریە ڕەتفعل و ناڕێکی نییە چونکە بەشێک لە حاڵەتەکانی کە ئێمە زەرەری تێدا دەکەین لەو حاڵەتانی کە ڕوو دەدەن بەرامبەرمان ئەو ڕەتفعل لە هەڵانەیە کاکە هەمووی بکوژە هەمووی ببڕە هەمووی تەکفیرکە اینجا دەبێت و فەرق لە بینی ئەوەش بکەی بەڕاستی حاکم و محکوم وەکو گوتم ئێستا شارعی ئەوروپی عاتیفەی زۆرە بەرامبەر بە ئیسلام چونکە ئەو دڵنیایە ئەو حەضارەتەی ئەو بەرەو کۆتاییە ئەو دڵنیایە ئەوەی کە لە داهاتوو جڵەوی بڵین حەضارەت دەگرتە بەر ئیسلامە ئەو دڵنیایە ئەوەی فراغی ڕوحی و جەسەدی لۆ پڕەکاتەوە ئیسلامە ئەو دڵنیایە ئەوەی کە ئەو طبقاتی آخر دەزانی نیزامی ڕاسمالی چەندەن خەتەرە هەر تەماشای کوردستانی خۆمانکە ئێستا ئەو دەسەڵاتدارەی خۆمان بوونە بەر ڕاسمالی تەماشاکە هەمویان لە چیا بەرزەکان لە شوێنە بەرزەکان کەس نایان بینی منداڵیان عائیلەیان شمەچیان جلوبەرجیان حتا هاتوچیان کەواتە بوویتە طبقات ئێستا چێ طبقەی ئەو مەسوولە بەرزانە دەبینی چێ طبقەی ئەو دەسەڵاتدارە زاڵمی ئێرە دەبینی بەڵام فەقیرەکان ئەوتە لە منطقی ئێرە لە نزیکە و لێرێ بڕۆ تەماشاکە تا ئێستاش خانی هەیە 100 مەترە لایلۆنێکی سپی لەسەرە کەواتە ئەو وڵاتەیمە جارێکی تر بەرەو بورجازیەت دەڕوا لۆ لە ضمنی چەتری سەرمایەداری کەواتە خەڵک بە ئاسانی دەزانی ئەوروپاش دەزانی کە ئەو سیستەمی سەرمایەداریە جارێکی تر خەڵک دەکاتەوە عەبد ئێستا بە پێی ئیحسای نوێ لە 52 ویلایەتی ئەمریکا 1 ملیۆن زیاتر لە عەبد هەیە بەڵام عەبد بە ناوی قەدیم نا کۆیلە بەڵام بە ناوێکی تر بە چەندان ناوێکی تر یعنی لە دنیادا ئێستا کۆیلایەتی گەشە دەکا لە کاتێکدا ئیسلام ئەوەی بنبڕ کردووە و ئێستا خەڵک مسلمانان تۆمەتبار دەکەن بەوەی کە کۆیلایەتی هەبووە کۆیلایەتی نا لە سەردەمی هاتنی ئیسلام هەبوو تەبەنی پێش ئیسلام بوو و ئیسلام کاتێکیش تەواو بوو بڵین پرۆژەکەی تەواو بوو کۆتایی پێهینە لەبەرەندێ بەڕاستی ئێمە لە هەمووشت گرنگترەوە ئوستاز ئەو خاڵە زۆر گرنگە ئیش ئەوەیە زۆر بەداخەوە دەڵێم زۆر بەداخەوە دەڵێم خەڵکی ئێستا بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە ئێمە دەبینم ئاستی ڕۆشنبیری تاچی مولتەزیم لاوازە ئەو زۆر کارەسات دروست دەکە چونکە حتا ئاستی ڕۆشنبیری بەرز بێت و تەماشای جەزیرە عەرەب بکە تەوەقوعکە بە پێی ئەوەی لە ابن سعد هاتیە 90 کەس خوێندەوار بووینە 90 کەس باقی ئەویتکەنە خوێندەوار بووینە بەڵام کاتێک بوون بە صاحبی ئەو ڕۆشنبیری کاکە دنیایان فەتح کرد توانین ئیدارەی ئەوروپاش بکەن توانین ئیدارەی ئەفریقاش بکەن توانای ئیدارەی ئاسیاش بکەن وانە بەڵام ئێستا کوردستان بەڕاستی حەقی وێ کەناڵەکان ئیشە ڕئیسیان ئەوە بی کە ئیش لەسەر بەرز کردووە ئاستی سەقافی بکەن حتا ئەو خەڵکە لە کوردستان کە بە دوای ئەو دوو دەسەڵاتە زاڵمەی کەوتووە سەبەبەکەی وێ ئاستی ڕۆشنبیری بەرەو لاوازیە بۆیە ئەوانیش بەردەوام ئیش لە شکستی جامیعەکان دەکەن ئیش لەسەر شکستی علم دەکەن ئیش لەسەر داخستنی ئەو مەداریسانە دەکەن بۆی ئاستی سەقافی خەڵک دابەزێ تاوەکو خەڵک بێتەوە کۆی لەو بچێتەوە بەردەستی کە حاجی بابەتەکەم دەبەستمەوە بە بابەتێکە لە ئێستادا بنمە لە هەرێمی کوردستان زۆر زار دووبارە دەبێتەوە بە حکمی ئەوەی جەنابەت فترێک لە دەسەڵاتی تەشریعی بوو لە هەرێمی کوردستان زۆر زار کە دەبین خەڵکێک لە دەرەوە بەرامبەر ئاینی پیرۆزی ئیسلام شتێک دەکات بێگومان عاتیفەی ڕێگەی پێنادا و لەسەر دینەکەی بە جواب دێ بەڵام دەبین زۆرێک لەو بابەتە هەیە کەسێک کە لە کوردستانە زۆر گەرمترە زۆر دژی ئاین زیاتر هەڵوێ زۆر دەگری لە کەسێک کە لە ئەوروپایە کە خاوێنی ئاینەکەش نییە لە حاڵەتێکی وا دەکە خەڵکی ئاسایی چی لەسرە بە جۆرێک هەڵوێ زۆر گرێ کە هەڵوێستەکەی نەبێتە ئەوەی کە زەرمەندی زیاتر بێ بەوەی کە دیفاعکردنە لە ئاینی ئیسلام ئێمە تەجروبەی عەمەلیمان هەیە زۆربەی ئەو گەنجانەی کە تێکەوتن لەگەڵ ئەو حرەکاتە متەتەڕیفەتون ڕەوانەی کە بەداخەوە تەتەڕف دەرچوونە لە سراتە المستەقیمەکەی خوا تەتەڕف یانی پەرگیری وەک مامەسا عەلی باپیرێ پەرگیریە ئەو پەرگیریە کە دروست بوو ئینسانی سەقەتی لێ دروستە بێ یعنی ناکرێت لە ڕەتفیعلی ئەوەی کە کەسێک دژایەتی دین من بکە من بە مقابلی ئەو بەرەو تەتەڕف بچم یعنی ئەبوو بەکری سەدیق خوا لێ ڕازی بێ نامەیەکی زۆر جوانێرێ بۆ خالید ئەڵێ بۆ خالدی کوڕێت حارب عدووەک بمثل ما يحاربونك وانە الرمح بالرمح والنبل بالنبل والسيف بالسيف ئاوا ئێستا شەڕی ئێستا چییە
شەڕی ئێستا شەڕی سەقافیە، شەڕی ئەخلاقیە، شەڕی تێکچوونی خێزانە، شەڕی ئێستاکە ئەتوانی بڵێ شەڕی عەقیدەییە. ئێستا ئەوە نییە مەسەرەن ئەوروپا بە سەراحەت ئەیلێم چەندێ پێویستیان بە ئێمەیە. بەڕاستی ئەوروپا پێویستی بە ئیسلامە بۆ لە دەست نەچوونی ئەو حەزارەتە مادیە جوانە. یعنی من ئەوم بە سەراحەتەن لە تەنانەت لەگەڵ قوسڵی ئەمریکا ژێرە دانیشتم تیۆ حەزارەتێکی مادیتان دروست کردووە پێویستیان بۆ حەزارە ئەخلاقی ئێمەیە کە 1440 ساڵە خۆی گرتووە بەرامبەر هەموو نەهامەتیەک نەڕووخاوە. بەس ئێوە حەزارە ئەخلاقیەکەتان ئەوە خەریکە نەمێنێ، هەر بە جدی وا نامێنێت چونکە زۆر خراپە لایەنی کۆمەڵایشتی تاوانایە. کەواتە من بە سەراحەتەی لێم چه ڕۆشنبیرینی مسلمان چی ئێمە چه مسلمانانی ئەوروپا یەکەم ئەبێ بە چاوی بەڕەحم و بەزەییەوە سێری خەڵکی ئەوروپا بکەین سەراحەتەن، چونکە ئەوان لیان شێواوە نازانن حەقیقەتان پێ نەگەیشتووە. ئەبێ ئەمە ئەم ئیسلامە جوانی پێ بگەین مادام ڕەحمەتەن لیلعالەمینین ئەبێ بە چاوی بەزەییەوە سێران بکەین، بە چاوی دوژمنایەتی نابێ سێرانکەین. ئەگەر لە کاتێکە ئەو بە چاوی دوژمنایەتی سێرمان بکە ئەگەر بیشیکە ئێمە وا نەکەین. دوو ئەو شەڕی کە ئێستاکە ئەکرێت بە شتێک باشە ئایا قووەتی ئێمە وەکو مسلمان هیچ وڵاتێک هەیە بەرامبەر وەکو شەڕ بوەستێتەوە شەڕ هەر نابێت چکە شەڕی لە دوایە و ماڵوێرانی لە دوایە نابەرامبەرە. کەواتە هەم وەکو تاکی مسلمان هەم وەکو جەماعاتی ئیسلامی باشترین شت مامۆستا ئیشارەتی بە شتێکی جوان کرد خۆ تەعبیئەکردنە لە ڕووی سەقافەت و علم و معریفەت و ڕۆشنبیری و تێگەیشتنمان یەکەم لە دینی خۆمان، چونکە گەر لە دینی خۆمان حاڵی نەبین لە خەڵکیشە شێوێنین بەڕاستی. بۆیە خۆ تێگەیشتن و پێگەیشتن بە دینی خۆمان ئەو کاتە ئەتوانین خەڵکی ئەوروپا تێبگەێنین. سێمین شت ئەوەیە یعنی بەجددی خەڵکی مسلمان ئەبێ بیکاتە سەر شانی واجبێک چۆن نوێژ واجبە ئەو خەڵکە مولتەزیمە تایبەتیوانی لە ئەوروپا ئەژین ملتەزیمە ئەوانەی کە لەوێن واجبی سەرشانیانە ئیلا بێ ئەم دینە بە دوو نەوع بگەین. یەک ئەوروپا عادەتەن کەم جۆ لە قسە ئاگرن ئیلا بە کردار، ئەو کردارە زۆر مهمە بە کردارێک خەڵک ئەو تەعاملە ئەو هەڵس و کەوتە لەگەڵ خەڵکی ئەوروپایە زۆر باش بێ. هەر لەبەر ئەمەش حەزەکەم بۆ معلوماتی جەناب کەم ڕەتفعلی خراپی خەڵکی ئەوروپای بەرامبەر مسلمان ئەو کاتێک کە مزاهرەی و مەسیریەکە کرێ خۆپیشاندانێکە کرێت دژی ئیسلام سێرەکەی عەدەدەکە زۆر کەمتر ناگاتە 100 بۆ دووش ئەو پەری دووە کەواتە خەڵکەی عامی خەڵک ڕقی لە ئیسلام نییە و مسلمانیش نییە سەراحەتن بۆ معنایە چکە وا وایە ڕۆژانە مزاهرەکردن پێ گەورەترین خۆپیشاندان کرا لە فەڕەنسا لەناو پاریس یەک دنیا شوێنان سووتان لەسەر مەسەلەی ئیسلام و دینیش نەبوو ئەی بۆ پێشتر شتێکی وان نەکراوە. کەواتە ئەوروپا ئەبێ لە سەقافەی ئەوروپی لە خەڵکی ئەوروپی تێبگەی مامەڵە بکەی لەگەڵیانە. نقطەیەکی تر ئەوەیە ئێمە بە هەمومان هەوڵ دەین نێڵین جارێکی تر حرەکاتی تەتەڕوفی توندڕەوی پەرگیری دروست بێ چونکە بەڕاستی کارەساتە بەڕاستی لە ماوەی ئەم 15 بۆ 20 ساڵەیە ئەگەر ئەم دوو کارەساتە بەسەر عالەمی ئیسلامی ناتایە مەسەلەی قائیدە و مەسەلەی داعش ئێستاکە ئیسلام هەنگاوێکی زۆر گەورەتری نابوو لە ڕووی گەشەکردن لە ڕووی بڵاوکردنەوە و لە ڕووی مسلمانی بوونیەکی زۆرش سبحان الله لەگەڵ ئەوەشی کە ئەو نیەتە خراپ بوو لەگەڵ دروستبوونی ئەمانەیە خەڵکێک بەسایی ئەمانەوە متابعی ئیسلامی کرد مسلمان بوو بەڵام ئەگەر بەنەوە جوانترەکەی وایە زۆر فەرقی کرد. ئەو بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەگەر 100 مامۆستای جامیعەمان هەیە لە ئەوروپا ئەگەر ئەو 100 10,000 بێ مەسەرەن زۆرتر ئەبوو من برادێکی خۆم کچەکەی ناوی پەیامە لە ئەمریکا یەکەمی کولیەکەیە محەجەبەیە و ملتەزیمیشە ئەو پەڕی ئیلتیزاماتیشی هەیە کاکە ئەمە بۆ ئێمە سەربەرزیە کە کاتێککە بین مسلمانێکە ئەو هەموو پرسیارە سەقەتانەی کە لە مێشکی خەڵکی ئەوروپیان دروست کردووە کە مەسەرەن باڵاپۆشی تەخەلوفە و ئیسلام وایە کە ئەبین ئەمە یەکەمە ئەمە کەم نییە بەڕاستی من ئیشارەتم پێداوتم لای کەم 5 شار لە ئەڵمانی لە بەریتانیا ئەوە ئینەکانیان ڕئیس بەلەدیەکانیان مسلمانە لە ڕێگەی دەنگدان و خەڵکەوە خەڵکی خۆکی خۆ مسلمانی نەبژار ڕاست یعنی لەگەڵ نسبت بە مسلمانەکە کەمە ئەو خەڵکە کەواتە ئەوروپی سێری عەمەل و سێری کردەوەکانەکەن بۆیە ئەبێ بەڕاستی مسلمان لە ئەوروپا یعنی چەندێک خێریکی گەورەی ئەگات ئەگەر میسالێکی جوانی نیشانی ئەوروپا بدا دا ئەوەنە گوناحی ئەگات ئەگەر ببێت نمونەیەکی خراپ. بابەتەکەمان زیاتر هەڵدەگرێت گفتوگۆی زیاتر هیوادارم کاتم دابن کە ڕوونکردنەوەی خۆتان و بیر و بۆچوونی خۆتان لە ڕێگەی بەرنامەکەی ئێمەوە گیان بێن. زۆر بەڕێزان مامۆستا حاجی کاروان دکتۆر ئیدریس سوپاسان دەکەم کە لە گفتوگۆ لەگەڵ من بوون. سوپاس بۆ هاوکاران و سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.